سڵاوتان لێبێت ئازیزان و خۆشەویستان، ئەمڕۆ لە دوانگەی خەڵک لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی دیکە لە ژێر ناونیشانی بۆچی دەسەڵات ڕێز لە هاوڵاتیانی ناگرێت کاتێک داوای مافی خۆیان دەکەن. دیارە لە ماوەی ڕابردوودا توانین بڵین بە تایبەتی لە دوای 2011ەوە کە شەپۆلێکی بەرفراوانی ناڕەزایی خەڵک بەرامبەر دەسەڵات و حکوومەت شار و شارۆچەکانی هەرێمی کوردستانی گرتووەتەوە. ناوەناوە دەبینین لەگەڵ دروستبوونی ناڕزایەتیەکان دەسەڵات بە زەبری هێز هەمیشە ناڕزایەتەکان سەرکوت دەکات. بە تایبەتی بیرمان نەچێت دوو زۆنی جیاوازمان هەیە لە هەرێمی کوردستان، سەرکوتکاریەکان زیاتر لە زۆنی زەردە. بەڵام بۆچی دەسەڵات ڕێز لە هاوڵاتیان ناگرێت کاتێک داوای مافی خۆیان دەکەن؟ ئەمڕۆ دیارە کۆمەڵەیەک مامۆستای ئاینی لە شاری هەولێر گردبوونەوەیەکیان ساز کرد بوو کە دەیانویست لەم گردبوونەیەدا یاداشتێکی ناڕزایی پێشکەشی حکوومەت بکەن لەسەرەوەی کە لەلایەکەوە باروگوزەرانی هاوڵاتیان زۆر خراپەوە، لە ڕوویەکی دیکەوە داوای ئەویان دەکرد کە بەهۆی ئەو کەرنتینەی کۆرۆناوە هەروە قەدەغی هاتووچە و ئەم ڕێکارانەی کە بۆ خۆپارێزی لە ڤایرۆسی کۆرۆنا گیرابوونە بەر دەرگای مزگەوتەکان داخرابوو، نوێژی هەینی ڕاگیرابوو لەوەی کە نوێژی هەینی بکرێتەوە. بەڵام دیارە ئەمڕۆ بینیمان کە لەلایەن هێزێکی ئەمنیەوە هەم پەلاماری زانایانی ئاینی لە هەولێر درا و هەم لەلایەکی دیکەوە هەندێک ڕۆژنامەنووس بە تایبەتی تیمی ڕۆژنامەوانی کەناڵی ئاسمانی پێیان بەر لێدان و ئەشکەنجەدانی هێزەمنیەکان کەوتون کە ئەمەش بۆ ئێمە جارە دووبارە نییە، بەڵکو چەند بارەیە لەبەرەوەی هەر جارێک کە ناڕەزاییەک دروست دەبێت دیارە لاینی دەسەڵات بە هێزی ئەمنی سەرکوتی دەکات. ئێوە دەتوانن بە پەیوەندی ڕاستەخۆکانتان لەگەڵ ما بن، بەشدارن بۆی کە ڕای خۆتان بخەنە ڕوو و بە تایبەتی لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک لە پیجی پەیام تیڤ دەتوانن کۆمنتی خۆتان بنووسن. کێمان لەگەڵایە؟ مام جەوهەر لە کۆیە. مام جەوهەر فەرموو لە خزمەتان. ئێوارەی تۆش باشتر. من لە میلەتی کورد دەپرسم، ئایا ئەوە دەسەڵاتە؟ دەسەڵاتێک بە تەزویر خۆی بناسێنی، دەسەڵاتێک خۆی بە ترک بفرۆشێ، دەسەڵاتێک میلەت برسی بکە، دەسەڵاتە قەسری نهایی بۆ دژێویژانی خەڵکی کوردستان دابنێ، دەسەڵاتێک ببێ بە نازمدەدار و ببێ بە عودەی بە قوسەی و ببێ بە بارق و ببێ بە شاهنشای ئێران و ببێ بە ئەتاتورک. ئایا چی لێرە چاو دەکرێت؟ میلەتێک هەندە خیرەت و پیا و بە ئەخلاق و پیاو بێ نەتوانی داوای مافی خۆی بکە، سەدامەکی لەبار بست، ئێستا نەتانی ئەو دوو بلە ماڵە ئەو دەست و دەردە و گەندەڵە خۆفرۆشە خائینە کە دەست بە کوڕ ڕاوەستانی لەلایەک ببن چ سانازی بۆ میلەتی دەکرد؟ بۆ خۆتان جوادی خۆتان بدەنەوە ئەو پرسیارانە. ئایا ئەوانەی کە بندیوارەکان بە ناوی شەهید و کەمەندان مستەنگەر بنەماڵەی تاڵەبانی بارزانی بۆی کردووێن، ئەدی سەر تۆڕێک نییە بۆ ئەوانە بە ناوی خوێنی شەهید و ئەنفار و چنیا باران ئەوانیان دەوڵەمەند کردو، ئەوانەش چوونە ژێرباری ئەوانە. پارتی نییە. مام جەوهەر با منم پرسیارە لە جەنابت بکەم، بزانم ئایا تۆ باوەڕت وایە تۆ باوەڕت وایە ئەمە چەندی بۆ دەسەڵات دەگەڕێتەوە چەندی بۆ هاوڵاتیش دەگەڕێتەوە لەبەرەوەی بابیرمان نەچێت ئەم دەسەڵاتە هەر هەڵبژاردەی دەستی خۆمانە؟ خەتا خۆمان نییە، ئەو دەسەڵاتە خۆی بە تەزویر هاتوۆتە سەر حکم. تەزویر پارتی بە تەزویر هاتیتە سەر حکم، منەتشی بە کەس نییە. ئەو پیاوی تورکە کە پیاوی تورکە ئەو حەبساڕی کاغدەکەی کردیا ئەوە حەبسار تێبەڕی بژێویشانی خەڵک ببینە سەبارەت بە لەلایەن پارتیش هیچ کەسێک بەرپرسیە لە شەخصی مەسعود بارزانی یەک کەس پیاونی لەناو پارتی با هەموویان کات بزانن، هەموویان ئێتسپات با میلەت ڕاپەڕی لە کۆریا کاتەوە یانەوە تا سەرسۆری هەتایە کۆیلاتی بۆ ئەو میلەتەی ئێتسپاس خۆحەت. زۆر باشە مام جەوهەر، سپاس بۆ پەیوەندیەکەت. کاک ئەحمەد لە هەولێرەوە. کاک ئەحمەد ئەم کاتت باش، دەمەوێت بزانم ڕای تۆ لەسەر بابەتی ئەمڕۆمان بۆچی دەسەڵات ڕێز لە هاوڵاتیانی ناگرێت کاتێک داوای مافی خۆیان دەکەن. باکاتت باشتر بەڕێزم سپاس دەکەم. هەموو کاتێکی باشتر. بۆچی دەسەڵات ڕێز لە هاوڵاتیان ناگرێت و کاتێک داوای مافی خۆیان دەکەن؟ بەڕاستی پێم مافی دەسەڵات کە ڕێز لە هاوڵاتیان ناگرێت هۆکارەکەی ئۆپۆزیسیۆنە. ئۆپۆزیسیۆن ڕێز لە مافی هاوڵاتیان ناگرێت، دەنگەری خۆی ناگرێت. بوون من ئێستا باسی هیچ جارێک نەکەم باسی کۆمەڵ بکەم. ئێستا عەفوی کورسی لە پەرلەمانکە کە بۆ بە قەبارەی عەفو کورسیەکەت گرتنەوەشی لە شارێک لە شارەسێک ڕێک دەخەست. تۆ خۆی بێدەنگ کردیە متمانە لە پەرلەمان دەسێنرێت و خۆی بێدەنگ کردیە لە پەرلەمانەوەی خۆی بێدەنگ کردێت. بوونم
ليس أورو حكومة مامۆستایەکی ئاینی ئەوە ویستیان گربنێشکم بوو تاریخ هەینی یعنی ئەوەتەی بەیانێکی لە شاشەی پێیان نووسرا بەپەلا تیمی پێیان کەلپەلەکەی بەسەدا ژیاوە یعنی ئەوە دەی باسی کەلپەلەکەی ڕۆژنامەوانەکەی دەکەوە دەی باس مامۆستاکانی ئالی ناکات بۆ نمونە مامۆستا سمەکانی کوردی وێکێتێ مەلاکان کە دەست بەسەدا ژیرانە پاسەوانەکەی دەستی بەسەدا ژیرا باسی ناکرێت باسی کۆمەڵ پێیان بدەکاتن و ئێمە نازم کەلپەلوان دەست بەسەدا ژیرا بەڕاستی من دەیبین شەرم دەکەن یعنی ئەوە دەی خەمیت کاک ئەحمەد پێم وانە ئێمە کەم تەرخەمیمان کردبێت لە ڕووماڵی هەر جارێک کە لە هەولێر بە تایبەتی کە پەلاماری مامۆستایانی ئاینی درابێت پێم وانە هەرگیز کەناڵی ئاسمانی پێیان کەم تەرخەم بوو بێت چونکە پێم وایە یەکەم مینبەر بۆ ئەوەی کە دەنگی مامۆستایانی ئاینی بگاتە هەموو لایەک ئەوە کەناڵی ئاسمانی پەیام بووە چ لە ڕابردوو چ لەوەی کە بیانێ پەیامی بانخوازی خۆیان ڕابگەن و چ ئەوەی کە ئەگەر کەسێک بە تایبەتی کە بینیوانە لە ڕابردوو سوکایەتی بە هەر جۆرێک لێدان و شکنجەیە کە ڕوبەڕووی مامۆستایانی ئاینی بوو بێتەوە پێم وایە یەکەم مینبەر کە دیفاع لە مامۆستایانی ئاینی کردبێت و کەناڵی ئاسمانی پێیامەوە ئەم ڕۆژ پێم وانیە هیچ کەم تەرخەمیەکمان کردبێت چونکە هێشتا گەشتی هەواڵی هەشتمان ماوە لە شەشا باسمان کردووە لە بەپەلەکانمانە هەبووەوە ئەمە چۆن بڵێ وەکو ئەوانەی ڕابردوو بە بەردەوامیش دەیڵێنەوە وەتی بەیانەکەی ساعتێکی شتێکرا ئەوەن دەی لە شاشەکەی نووسرایە تیمی ڕۆژنامەوانی پێیان دەستی بەسەداژیرا پەلەپەلەکە جیرانە ئەوەندە باس مامۆستاکان نەکرا ڕاستە کاتژمێر هەشت باسی دەکەن بە هەتا ئێستا لە شاشەکە نووسرا ئێستا بەدیا شاشکردان هەتا ئێستا لە شاشەکە نووسرا کاک ئەحمەد لەبەرەوەی کە زۆر کاتی بینەرانی دیکەش نەگرین من دەمەوێت شتت پێ بڵێم ینی ئەگەر جەنابەت یا ئەوانەی کە وەکو جەنابەت بیر دەکەنەوە ئەگەر قەرار بێت پاسەوانێکی پەرلەمانتارەکەی کۆمەڵی ئیسلامی لە ناو زانایانی ئاینی وە پاسەوانەکەی هەردووکیان بەرشەک و شەق و پێلاقەی زێزەمنیەکانی پارتی کەوتبن ئەگەر ئەمە نەبینن تەنها بەپەلەکەی شاشەی پەیام ببینن ئەمە پێم وایە تۆزێک نەعەدالەتی و ناویژدانی تایە لەوەی کە تۆ بیر لای بەپەلەکە بێ بەس بیر لایەوە نەبێ ئەوە پەرلەمانتارەکەی منە شەقی خواردووە زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت کاک ئەحمەد سپاس بۆ ئەوەی کە ڕای خۆت لێرەوە خستە ڕوو ئەم زڵم و زۆرەی کە ئەم دەسەڵاتە دەیکا چەندی ساڵ من ئاگەم لێ کەناڵەکانی ئەویان ئەسووتان و خەڵکی ئەویان شەهید دەکرد ئەوە لە بەر چاوە ڕاستە دیارە بەڵام ئەگەر ئێوە لەگەڵ ئەم هاوڵاتیە زوڵم لێکراوانە بن بەڵام وا ئەزانم بەرپرس و سەرکردەکانتان هایلاف ئەژین احتمال ڕەنگە بە هەنە ئەندام پەرلەمان نەدەن بۆ نمونە ئەندام پەرلەمانە ئیسلامیەکان ئەبینم کە خەڵکی بە هەڵوێست یەکێتی و پارتی چی لێکەن بەڵام حیزبەکەی خۆی هەڵوێستێکی ڕوونی نییە لەسەری بۆ نمونە ئێمە دەبێت چۆنیانی هەڵوێستی ڕوونمان نەبوو پەرلەمانەکەی خۆی وەک پێویست ناکە لە هێزە ئیسلامیەکان ئایا دیفاع لە خەڵک چۆن بکات چەند کەسی بە هەڵوێست و چاکێ لە هێزە ئیسلامیەکانە بەڵام یەشتا کەمە ئێوە کە ئەڵەن ئێمە دژ بە زوڵم و زۆرین ئەبێت دش بە هەموو چی ساڵیەوە پارسەنگون بۆ ئەم دەسڵاتە لەو حکومەتە ئەژیان بەڵام بەداخەوە ئیسەکە بۆ نمونە بۆ پیشاندانی لە شار و شارۆچێک ڕاستە چەند مامۆستایەکی ئاینی وەندام پەرلەمانیەوە هاتووە بەڵام کەمە ئەگەر ڕۆبێ لە ئەمسارەکانی ئێوە شتێکە لەو خەڵکە بێت دش بەم دەسەڵاتە زوڵستان بوەسێتۆ ڕەنگە بەو شێوە نەتوانێەوە زۆر باشە کاک محمود تەبان ئەوەی کە پێوەست بێمەوە جوابی دەدەینەوە سپاس بۆ ڕاکەت بەڵام دیارە باوەڕ ناکەم هیچ کۆمەڵی ئیسلامی هیچ تەخسیریەکی لەوە کردی بێت کە دیفاعی لە پەرلەمانتارەکەی خۆی یا هەر کەسێکی دیکە کەستەمی لێکرا بێ لەلایەنم دەسەڵاتەوە هیچ کەم تەرخەمیەکی هەبوو بێ پێم وایە لەوەی کە بەرامبەر بە مامۆستا عوسمان دەکرێەوە ئەوەی کە بەرامبەر کاکسۆران کراوەوەی لە ڕابردوو بەرامبەر بە پەرلەمانتارەکانی تر مامۆستا سەلیم شوشکەی و هەموو ئەمانە کرابێت پێم وانی ئەوەی کە لە چوارچێوەی ڕێگایەکی مەدەنی بوو بێت کۆمەڵی ئیسلامی کەم تەرخەمی کرد بێت ئەگە قەرار بێ بشچینە دەرەوەی چوارچێوەی ڕێگا مەدەنیەکانی دیکە پێم وانیە کۆمەڵی ئیسلامی لە ئێستادا بیر لەوە بکاتەوە چونکە پێم وایەوە بە زیانی هەموو لایەکە و ئاشتوانی کاکسۆران یا هەر پەرلەمانتارێکی ئێمە لەخوا بە زیاد بێت لە ناو خەڵکایەوە زۆر باسانیە توانی پەیوەندی پێوە بکەی بزانی ئایا کۆمەڵی ئیسلامی سەبارەت بە دیفاعکردن لەوان هیچ کەم تەرخەمی کردووە یان ئەوە پێم وایە شانازیە ئەگەر کۆمەڵی ئیسلامی بتوانێت ینی زیاتر لە پەرلەمانتارەکەی خۆی دیفاع لە خەڵک بکە و ئەوەش دیارە لە سەلمێنراوە لە ڕابردوو بۆ هۆی ئەو بەرگریەی کە هەمان بووە لە 4 ساڵ و 5 ساڵی ڕابردوو دیار بۆ چۆن ئەندامان و کادرانی کۆمەڵ ڕوبەڕووی گرتن و لێدانی هێزانیەکان و حزب دەسەڵاتدارەکان بوونەتەوە سپاس بۆ پەیوەندیەکەت کاک محمود دیارە دایکی ڕامان لە سلێمانیەوە دایکی ڕامان فەرموو دایکی ڕامان
السلام عليكم. عليكم السلام ورحمة الله. شاي كايزر باشي شكرا. زۆر سپاس مەمنون بۆ پەیوەندیەکەت. سلامت بی كايزر والله من بيوم سيرة أو خلقة تلفونا كان كجوايا كومل إسلامي كم ترخمة من بوكو هاولاتي قصاخم كومل إسلامي أوني كمان وقافرت تبينيم تجربة سيري برنامج كاني برنامج كم يأخذ دابلين لفيجا كان لفيسبوك أسير أكم جوانترين خلويز أمريكا لأوروسيانا كمان بيني بيت مقافرتك خلويتي كومل إسلامية براسي كان ها كومل إسلامية كتواني بيتي راس قوانا حق بيرجانا دفاع إلى ما في خلق كبيرة يعني براسي من نازل أو خلق بزور بوجدانا نقصاك بزور بوجدانا ئێمە دایکی ڕامان ئێمە ڕێز لە ڕای هاوڵاتی دەگرین لە پەرلەمانات لە ناو خەڵکە لە هەر شوێنەکە هیچ حزبێکی تر تا ئێمڕۆ نەی بۆ بەرامبەر بە خەڵکی کوردستان ئێمە ڕێز لە ڕای هاوڵاتیان دەگرین لە هەڵوێستی هیچ هاوپیشە یاخود ئەو حزبانەی دیکە کە پێکەوە لە ڕایەکە هاوبۆچوونی کۆمەڵی ئیسلامی بوون لە ڕاکە و لە هەڵوێستەکانیان کەم ناکەینەوە و پێمان وانی ئەوەی کە کۆمەڵێکان منەتکردنە بەسەر خەڵکەوە چکە پێمان وایە ئەو خزمەتی کە کۆمەڵی ئیسلامی لە ڕابردووداوە و قوربانیی کە داوێتی بۆەوەی کە بەرگری لە خەڵک بکات پێم وایە زیاتر لەوە دەبوو دەنگی بهێنابایە بەڵام ئەوەن دەشدەنگمان نهێناوە کە بەرگریمان کردو بەڵام هێشتا هەر سوورین لەسەر ڕای خۆمان چکە پێم وانیە ئێمە ئەو سیاسەتی کە کۆمەڵی ئیسلامی کوردستان گرتوێتێ بەر ئامانجی لەوە نییە کە يعني خلقك بوجدانانا قليل لا كومل إسلامي أكاد هر أو خلقك قليل كومل إسلامي أكاد دنجي شيء نداء بكومل إسلامي أنا قرأ خلقنا دنجي عندها بكومل إسلامي كومل إسلامي سن كرسيك زياتري بنا دنجي زياتري دليل أبو لفرلمانا بلان بداخل دنجي شيء نادني وقليشي لأكاد يعني أما بوجدانية كزورون وأشكرا كخلقي مشاعني هيتمين ئەوەی کێکە لە گرفتەکان کە بە تایبەتی خەڵکێکی زۆر لە هەڵبژاردنەکانی ڕابردوو دەنگیان نەدا بایکۆتی هەڵبژاردنیان کرد بەڵام ئێستا شاوەڕێ دەکەن لەوەی کە کۆمەڵی ئیسلامی یا حزبەکانی دەرەوەی یەکێتی و پارتی بێن ژیانیان بۆ چارەسەر بکەن لە کاتێکە خۆیان نەیانتوانیوە بۆی بە دەنگدانێک بێن ژیانی خۆیان دیاری بکەن هەرچەندە ناکرێت هەموو شتێکیش ببەسترێتەوە بە هەڵبژاردنەوە بەڵام دوجار ئەوەی کە کۆمەڵی ئیسلامی کردوێتی دیارە لەسەر بنەمای ئەو مەبادیە ئاینیانی کە هەیەی کاری لەسەر دەکا و پێم وانی ئەگەر سبەینێ کورسیەک بێنێ یا 20 کورسی بێنێت هەرگیز پاشگەز بێتەوە لەو سیاسی و تۆڵوێستانەی کە هەیبوو ئەسپاس بۆ دایکی ڕامان بۆ ئەوەی کە ڕای خۆت خستە ڕوو لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک لە پەیجی پەیام دیارە لەسەرم تەوەرە کەمال حسێن دەڵێت خەڵک شایستەی ئەم بێڕێزیەیە هەموو بێدەنگیەکان نیشانەی ڕازیبوون نییە بەڵکو قوربانی و جورئەتی دەوێت پەیوەندیەکی ترم لەگەڵایە مام شەریف لە سنگاوە مام شەریف سڵاوی خوارد لێ بێت وەم کاتت باش سڵاو لە خۆتوانی عەزیزە ماشی زۆر سپاس سەلامت بیا بەڕێز دەکەم لەسەر تەوەرەکەت تاڵێ حکومە ڕێز لە هاوڵاتی ناگرێت طبعا هەر کەسێ ئەوە حەدیثی لەسەر هەر کەسێ ڕێز لە خەڵک نەگرێ خۆی بێ ڕێزان حکومەتێش طبعا بۆ ماوەیەوە 30 ساڵە حکومڕانیەکە هەمومان نەزانین چۆن هاتووە چۆن بردووە بە هیچ شێوەیە ڕێزی لە خەڵک نەکردووە ڕێزی لە مافو داخوادەکانی خەڵک نەکردو ئەم میلەتە مافی خوراوە مافی بەدەست ڕژێمی بەعسۆ خورا دوای ئەمان هاتن دووبارە مافیان خواردەوە دووبارە حەقی خەڵکیان خوارد سامانی سەرزەوی و ژێرزەوی ئەم وڵاتیان هەموو ساڵان کرد هەمویان برد هەمویان بە هەدەردا یعنی بەڕاستی ئەم حکومەتە من دەمێکە وتومە حکومەت نییە ناویشی نادەم حکومەت ئەمە نە حکومەتە و نە حکومڕانی بەم شێوەیە کرێت چونکە حکومڕانی ئەوەیە تۆ میلەتی خۆ خۆش بێ میلەتی لەگەڵ میلەتی خۆ تابیت میلەت لە نەوەتەکان خۆت ئاگاداری هەتا نەبوو بوو خەڵکی زانی پارەی نییە کە ئەو کاتە هەموو حەساری دەرەوە و ناوخۆی دەسەر بوو میلەت ڕازی بوو بەسو گوڵەشنەیەکە مامەستا مهاجر ڕێی گوڵەشنەیەکە ڕازی بوو بۆ بێپارەی و ئینە لەبەرەوە نەبوو بەڵام نەدوایە کە وڵاتەکەمان بینی هەمووی نەوتە هەمووی پارەیە هەمووی داهاتە سەرۆتێکی زۆر لە وڵاتە هەمویان برد و هەمویان تاڵان کرد خەڵک ناڕازیە خەڵک بەڕاستی بەعام ناڕازیە با من گرەیەکی خۆشم لە ئێوە بکەم ئەمڕۆ ئەوایە ئێوەش وەکو کۆمەڵی ئیسلامی کە 6 کورسیتان هێناوە دەنگێکی زۆرتان هەیە لە کوردستان ئەوایە ڕێستان لە دانەکانی خۆتان بگردا ڕێستان لەو دەنگدارانەی خۆتان بگردا ئێمڕۆ دەنگێکی ناڕازی بوونە لەسەر شەقام خەڵکان بێنایە سەر شەقام بۆ ئەوەی خەڵک گوزەرانی خەڵک هەموومان دەزانین دێتە چی ئاسێ بەڕاستی خەڵک خۆی ئەسووچێ خەڵک خۆی ئەسووچێنێ خەڵک بەڕاستی ئیترەوە ئەو فەڕی ناخۆشیە بە ساڵێ تۆ دوو مەعاش نەدەیتە خەڵک ئەخر مەکەی حکومەت کەی وا ئەبێکەی
بەڕاستی هەقی وابوو ئێمڕۆ کۆمەڵی ئیسلامی یەکگرتووی ئیسلامی شیوعی هەموو حیزبەکان هەموو بەیەکەوە لەگەڵ نەوەی نوێ باتنە هانی جەماوەرەکان بدایە لە پێشی خەڵکەوە بوونا خەڵکان هاندایە بۆ ئەوەی ئەم ڕژێمە ئەم حکومەتە ئەم دڕەندە لەناو بچێ هەر ئەبێ لەناوێ بچێ وا ئێمڕۆ بە زەبری هێز لە هەولێر و دوهۆک پێشیان لە خەڵک دووە خەڵک لە ماڵەوە ناڕازیە خەڵک لە ناخەوە ناڕازیە با وە سەجادەی لێ بگری خەڵک هەموو ناڕازی ئەو ڕژێمە دڕندەی سەدام بۆ هەموو قووەت و بۆ هەموو جێشەیەک ملوێنی و ئەو هەموو تایبەتی سەربازۆ نەیتوانێت بەر لە خەڵک بگرێ ڕاستی ئەم حیزبەت و حیزبە بچووکەوەکو یەکێتی پارتی کە هیچیان نەماوە حیمایەکان خۆیان لەگەڵێن ڕاستی پێشمەرگەکانیان لەگەڵان بەڵام مام شەریف ئایا هەر بەڕاست خۆ ئەگەر بە لە خەڵک بگرن ناتوانن بەڵام گرەیەکێ بن لە ئێوەیە بۆ زۆر باشە زۆر باشە مام شەریف دیارە پەیوەندیەکی دیکەمان لەگەڵایە زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت و بۆ ڕاکەت دەچمە لای کاکهانە لە کۆیەوە کاکهانە ئەم کاتت باش سپاس بۆ پەیوەندیەکەت ئەگەڕایخۆتم لەسەر عەلەیکوم سەلام سەرچاوەکانم سپاس دەکەم وڵای برام دەمەوێت قسە لەسەر حکومەتەوە دەسەڵاتکردیان کەسەنە و میلەتی دەسەڵاتکردەوە بەڵە فەرموو ڕێزم ئەوڕۆ بەناو خۆپیشاندان بوو لە هەموو کوردستان ئێستا من لە کوێ تەلەفۆنە لەگەر دەکەم لەوانەیە 1000 ئاسایشیان زادی کوێ بڵاو پێکردێ هەموو یەکە و مەترەقەشان بەدەستەوەیە لەناو شاری دەسوڕێنەوە یعنی هەنێ خەتەکە ئەی مافەک سەرەتایی خۆی بە کەساوی موچەی دەکا کامن سەداک و با فەرمانبەرە نزیک 50 ڕۆژە ماهەشیان وەرنەگرتیان باکستانمە هەموو تەڵەبە سەدساکە جواب ڕاجریە لە سەمان هەموو تەڵەبی نەگەزان کۆیدا هەموو لە جیهان دەخونی کاکە پاس سەداک و با ماهەشی وەرنەگری ئەجەمە بە کاکە ژیانی بەڕێوە بەرین ئەی کاکە ئێستا وای لاتێ ئەگە کاکە پێیان چاناکرێ وەڵای ئەمە باسووریکە وەڵای هەر هەوڵمان کوردستانیان لە بۆزێ دێنی کاکە ئەگەر ئەوان ناڕۆن ئەمە دەڕۆین بەخۆی خەلیات ئێستا دوێ ها بری کاکە 25 ساڵە تاقازی بەوان ناکرێت وەڵای دەسەر کەسە چی کامل ژماری لە عارضی دەرنەفکێتە دەر لە کوردستانی وەڵای بنەفە بە قورئانەوە زۆر باشە کاکانەوە تۆ باوەڕت وایە لەوەی کە هۆکار چییە کاتێک کە ناڕزایەتیەکەیە خۆ من دڵنیام ئەگەر ئێستا لە کۆیە خۆپیشاندانەکان دەست پێ بکەن دڵنیان بۆ خۆپیشاندانە نا یەکێتی نە پارتی نە حکوومەت ناڕوکێت تەنانەت کابینەکەش دەست لەکار ناکێشێتەوە کەواتە هۆکار چییە کە حکوومەت هێرێمی کوردستان یا دەسەڵات بەرامبەر ئەم ناڕزاییە هەمیشە بێڕێزی بەرامبەر بە هاوڵاتیەکانی خۆی دەکات پارێزگاری دۆچ ئەوڕۆ بۆچی نەیە کەس دۆچی هەستی لە هەولێرە هەر یەک کەس هەستی ئێکاکە بە قورئانەوە بە سلێمانی ناکرێت والله هەرچی دەژ هەرچی تاالو کوردستانەوە بەسای خەڵکی سلێمانی و هەڵ دەوروبەریەوە لای ئەمە دەیخۆین هاتووەرە بۆم بەسەکەی سوێتا پرۆسی تەڕی دەگەری کاکەنیا لەسەر داخلی هەولێرێکی یعنی ئەو سنەکەی وەڵی تیا کردیتەوە ساعتی دەسڵاتی خۆی لە زێر سمیر و خۆی هەموو تەشی لە خۆی دەکات یەکەتیش لەو لای لۆکەتە تایبەتەکانی خۆی هەموو تەشی دەکات ئەوەی مای دۆ خەتە پڕبەستەرەیەکە هەموو لەسەر مەعاشێ مەعاشەکەش نادا کە سەرداری ئەوەی سەڵاتیۆچی دەبڕێ زۆر باشە بڕێ 50 ڕۆژە مەعاش نەدەیە زۆر باشە کاگانە سپاس بۆ پەیوەندیەکەت بۆ ڕاکەی خۆت دەچمە چەند چەماڵ باوکی حسێنم لەگەڵایە باوکی حسێنم کاتت باش ئەگەر بکرێ ڕای خۆت لەسەر بابەتی ئەم ڕۆی دوانگەی خەڵکمان پێ بڵێیت وڵای خوا لە جەناوت کاک جەلال لە تەواوی کارمەندانی تەلەڤیزیۆنی پەیام یاخوا هەر سەرکەوتوو ئینشەڵڵا زۆر سپاس سڵاوی خوا لە تۆش بێت کاکە گیان سەبارە بەتەوەرەکە خۆپیشاندان ئەوە مافێکی ڕەوای خەڵکە بەڵام ئەوەی کە دەسەڵاتێکا بەرامبەر من پێم خۆش بوو یەک ڕوونکردنەوەیەک لەسەر قسەکانی مام شەریف دەم حرمەتم بۆ مام شەریف و بۆ هەموو بینەری تەلەڤیزیۆنی پێیام من ڕای من ئەوەیە کۆمەڵی ئیسلامی و یەکگرتووی ئیسلامی دوای بانگەوازی هەڵسوڕاوێکی دەستی ئەم دوو حیزبە دەسەڵاتدارە نەکەیە بۆ خۆپیشاندان و لایەنگرانی خۆی نێنێتە سەرجادات بە قسەی چیە بە قسەی کەسێک کە نیشانەی پرسیار لەسەر خۆی و لەسەر تەواوی و کورسیانەی کە بەدەست چیەناوە باوکی حسێن با ئێمە لە هەڵوێستی هەر کەسێک کە ئازادە خۆپیشاندان دەکا وەک خۆت دڵی یاخود بە هەر ئاڕاستەیە کە بیەوەی ئیش بکە با ئێمە لەسەر ئەو نەخوێنی چکە لەلایەکەوە دەسەڵاتی لەلایەکەوە گەلی نیشانە ئەگەر قەرار بێت ئەم برادرە کاکزە ئەم برادرە ئەوەنەی کەوتی لە تەلەڤیزیۆنەکانی خۆی ڕیکلامی کرد و هەفتەیە گۆمە جارێک و دوو سێنیە دەنگدەری یەک کورسێکی بۆ کۆ نابێتەوە لە سنووری سلێمانیە ناوچەی سەوزە ئەوە هیچ لە دیێگەڵە بۆ دیوا کەسی بۆ نایەتە سەرجادە و خۆپیشاندانی پێ ناکرێت خۆشی ناتوانێت چێت لە پایتەخت هێرێمی کوردستان و گۆڕانکاری کا بڵێ من لێرەوەی کەم زەمانەیە لە ملەکی دەبچۆ بوویت بەڵام یەک شتێک هەیە من ئەڵێم ئەوەی کە دەنگی بەیەوە داوە سەربەرزە ئەمڕۆ ئەوەی کە بەداخەوە لە
هەولێر بینیمان من حەزەکەم شتێک بزانم ئەوەی کە ئەیڵێم وەکو نییە بڵێم کۆمەڵی ئیسلامی من پێشمەگەی چێتیم ئەوە بۆی کە بۆ تەواوی بینەران بەڵام ئەوەی کە ئەمڕۆ لە هەولێر بینیمان بەداخەوە بۆ ئەو خەڵکە نوێژکەر و نوێژ خوێن و قورئان خوێنەی هەولێر دوای مامۆستایانی ئاینینە هەر تەرەبژیرە لە مامۆستایانی ئاینی کاکە واز لە قوچی خۆتان بێن ئەیەوە ناڵێن خوا بە حەق ناناسن پێغەمبەر بە حەق ناناسن کاکە هەرەو نەشتان نەتوانی تەرەبژیرە لە مامۆستاکانتان گە بڵێن کاکە وەڵڵا ڕاستکە خۆی من نەهاتووە بڵێ حکومەتە ڕوخێ هەر بۆ ئەو نەش نەتانتوانی بڵێن کاکە خۆ ئێستا لە چەمچەمان لەخوا بەزیابێ من یعنی نازانم بڕات کۆ بزانم دوشێ جومعەیە لەوەتی کەرەنتینێ سێ سوار جومعەیەک نەکراوە مانگێک هەمووی کەسەرێک مانگێکەکە هەمووی جومعەش کراوە و نێژیشمان کردو باشە بۆ تەمان بەشێ لە داواکاری مامۆستایان یانیش ئەوە بوو کە نوێژی هەینی بکرێت یاخە بەو کەسەر نێژی هەینیە باشە ینی خەڵک ناتوانێت بڵێ ئەو نەش بڵێ لەوێ بۆش ئێستا لێرە خەڵک هەموو شتێکەڵێ یعنی فەرمەوە بینیمان چوار کەس کۆ بۆتەوە من لە تەلەڤیزیۆن بینیتم پلەدار لە خەڵکەدا لە خەڵک ئێوەرە کە هەر لێت درێ بچۆ پاڵ مامۆستا ئاینەکەەوە با لەسەر دینەکەی خوا لێت درێ زۆر باشە باوکی کاکسێ من دەمەوێت ئەوە بزانم ئێستا باوەڕت وایە هۆکار چییە ئەم دەسەڵاتە دێت بەم شێوازە مامەڵە لەگەڵ چەند مامۆستای شایانیا دەکات کە داوای کردنەوەی دەرگای مزگەوت یاخود وتاری هێنی دەکەن وڵا کاکە گیان ئەمە هۆکاری ڕوون و ئاشکرای ئەوەیە پەیڕە و پرۆگرامی ئەم حیزبە لەسەر ئەو بنەمایە دامەدراوە کە ئەو حیزبە تۆ چۆنت پێ خۆشە حەزەکە ئیتر چۆنیت پێ چیان کردۆتە بەرپرسی نیا و قاف ئەو برادرە هەر ئەو برادرە نییە کە تەلە بە حیجابەکەی خستە دواوە ئەو هەرە و حیزبەیە ئەمە لەسەر ئەو بنەمایە دروستراوە دی ئەم دینە بێ بە چۆن هەڵسوڕێ چی پێ خۆش بێ ئاوا ئەم هەڵسوکەوتانە بەرامبەر دینی ئیسلامەکە خۆ سوکایەتی بە دینی باشە لە هەولێرانیە خەڵق قسە بەخوا بە پێغەمبەر ئەی بۆ بۆشی بڵاوەکەنەوە ئەی بۆ کەسێک ناوێرێ قسێ بە یەکێ لە سەرکردەکانی ئەو حیزبە بڵێ زۆر باشە بۆ کاکە بۆ خۆبێ خەڵکیش ئەبێ ینی خەڵکیش ئازادە نێژەکە خەیچەکە ڕێگای پێ بدە بە نێژەکەی بکە با جەماعەتەکەی بکە کوڕ خۆ دنیا ناڕوخە کاکە وەڵڵا خەڵک بێتایی نەوتۆی ڕوخێنم لە هەولێرە هاتووە لە نێژەکەی نێژ مامۆستایان یانی خوا بیان پارێزە داماونەوان هاتوونە دیفاعتان لێکەن ئێوەش 12 کەس دوای کەوتنایە کاکە 20 کەس دوای کەوتنایەتان دارێ خۆڕاستکە نەماوەتوو حکومەتەکە با بڕوخێ ناین با لە برسا بمرین بەس نێژەکەمان بیان با نێشکەین نێژی جەماعەتەکە زۆر باشە باوکی کاکسێن لە چەمچەماڵەوە سپاس بۆ پەیوەندیەکەت زۆر سپاس دەچمە حاجیەوە لای کاک عوسمان سڵاو لێبێ وەم کاتت باش ڕای جەنابەت لەسەر دیارە پەیوەندیەکەمان لەگەڵ کاک عوسمانە پچڕات دەچمە لای کۆمنتی یەکێک لە هاوڵاتیەکان لە فەیسبوک کە دەڵێ کاک ڕێبین ڕەسوڵ دەڵێ کەی ئێمە بۆ گەڕانەوەی دینی ئیسلام هەوڵماندا ئەوانی تر بۆ خۆی دەگەڕێتەوە کێشەکە لەوەدایە ئێمە بۆ دنیا هەوڵە دەین نەک بۆ قیامەت دیارە کاکەمال حسێن دەڵێت خەڵک شایستەی ئەم بێڕێزیەیە بۆ ئەم بێڕێزیەیە هەموو بێدەنگیەکان نیشانەی ڕازیبوون نییە بەڵکو قوربانی و جورئەتی ئەوێت ئەحمەد محەممەد دەڵێت چونکە پێیان ناخۆشە خەڵک باسی دزی و گەندەڵیەکانی ئەو بێ معرفێتیانە بکات حەز دەکەن خەڵک هەر بە باشە باسییان بکات ڕێدین تەوێڵەیی دەڵێ لەبەرەوەی حکوومەتێکی زاڵم و ستەمکارە بە زۆرە ملێ حکومڕانی دەکات شاگوڵ لە هەڵەبجە دەڵێت لە بەرەوەی پێویستیان پێمان نەماوە و خەتای خۆشمانە ئەم ڕۆژەمان لەبیر ئەچێتەوە لە سلێمانیەوە کاک هێرشمان لەگەڵایە کاک هێرش سپاس بۆ پەیوەندیەکەت دەمەوێت ڕای جەنابیشت لەسەر بۆچی دەسەڵات ڕێز لە هاوڵاتیان ناگرێت کاتێک داوای مافی خۆیان بکەن بزانم دەستی خۆش زۆر سپاس بۆ بەرنامەکە و جۆرە دەنگمە بەڵە فەرموو کاک من پێشەکی وەکو با بڵێن کادرێکی سەر بەو دەسەڵاتە کە دەنگم گۆڕی بەدام بە ئێوە بەڵام لە ترسی خوا دەنگەکە ما بە ئێوە بەڵام وەڵاهی ئێستا لە ترسی خوا نەبووە پەشیمان بوومە و دەنگەم ما بە ئێوە ئەرەوە زەحمەت نەبێ ئەو برادەرانی ئێوە لە شۆ بنتانەتەشە نادەم لە حیزبەکەتان گلەیی ئەەکەم دەی باشە خۆ هەر کاک شاسوارە لە سلێمانیە خۆ جورئەتی نوان خۆی نوان ئەمڕۆ ئاگاتان لێبوو چیان پێیاکرد چیان پێیاکرد لەناو ئەو جێگەیە بەوەزانم لە خۆی مەعاشخۆرە نەکایکی نەباوکی نەکە سوکاری ئەبووە ئێوە بە حزورتان هەبووە وەکو حیزبەکەتان ئەڵێن بەڕاستیەکەی بەڵام بەڕاستێتی ئیسپاتی کرد ئەو پیاوە خۆی نوان من لە کە ڕۆشتم بۆ ئەو جێگەیە با قسەی ئەو ڕۆشتم من موچەخۆرێکی سەر بەدەسەڵاتم حکومی مەبەسم نەکە حیزبی ببوورە ئەبوایە
کادر و لاندر و هەوادارانی بەڕێزانی کۆمەڵی ئیسلامیش لێوە نەبوونا یا کاسۆران عمەری ئەندام پەرلەمان ئەوە نەیتر پێی جوانە بوو من پێم باشە تەشەنە جوان نەدرێت لە نەوەی نوێ لە خودی شاسوەر عەبدولواحید بەڵام بەڕاستی ساڵێن توانین بڵێن کە چرای هیوا و ئومێدە لە شەوەش زەنگیدا ڕوخان و نائومێدیدا بۆ من بە تایبەتی بۆ زۆربەی هاوڵاتیان پێم وایە ئەوەی کە ئێمەش و کاشاسوارش گیرمان خواردووە یعنی پێت ناخۆش نەبێ بەدەست کەسانێک وەکو ئێوەمانانن کە لە پشتی دەسەڵاتن گیرمان خواردووە گەر باسی خۆپشاندانش پێم وایە لە خۆپشاندانەکەی سلێمانی بینیمان کە جاری پێشوو کە زۆر خۆڕسکانەش بوو و ماوەستایان سازیان کردو و موچەخۆران و فەرمابەران سازیان کردو بینیمان کە کاکسۆرانێکی بوو لەو پەرلەمانتارانەی کە سنگی دەرپەڕاندبوو لەناو خۆپشاندەرانە بوو بەڵام پێویستە خۆپشاندانێک کاتێک کە ینی کۆمەڵی ئیسلامی نایەوێ بێتە ناو خۆپشاندانێکەوە کە حکمەتی تێدا نەبێ و ئەنجامی نەبێت باشە گیان ببوورە تۆ گوێ لێمە عەفوکات بەڵە فەرموو کاگێرش ئافە قوربان ببوورە کاکە من مەبەستم لەوە نەبوو کە ئێسش جاشی دەسەڵات من ڕابردوو جاشی کاسەلێکی دەسەڵات بووم بەس وازم لێ نا دەنگم ماوە بە ئەحمەی حاجی ڕەشی و بەدانەیەکی تر هەر ڕاستەوخۆ خۆخوا ئاگای لێو دەنگم کە پێداوە لەوە ڕقم هەستا بوو کە تووڕە ئینشاڵڵا زەرەرت نەکردووە کاگێر ئینشاڵڵا زەرەرت نەکردووە ئەبوایە موقیف هەبوایە کاکە منێکی مەعاشخۆر کاکە سەدان و هەزاران کەس هەل لە کۆمەڵی ئیسلامی لەو ئێمە سیفەتێکی خراپمان هەیە ئێمە کورد سیفەتێکی خراپمان هەیە کاگێرش سێرکە ینی ناکرێت تۆ لە 8 ساڵی ڕابردوو با من هەندێ وێستگەت بۆ باسکەم لەسەر وێستەکانی کۆمەڵی ئیسلامی بینیمان کە کادێرەکانمان لە هەولێر چیان لێ هات بینیمان کە ماوەسا سەلیم شوشکەی لەناو خۆپشاندەراندا لە هەولێر چیان لێ هات بینیمان ئەوڕۆ ماوەسا عوسمانکانی کوردەیی لە هەولێر چی لێ هات بینیمان کاکسۆران لە پەرلەمان چیان لێ کرد بینیمان لە ڕابردوو دەیان وێستگەی ترمان هەیە ناکرێت و ئەمڕۆ ئەگەر مادام من لەگەڵ کاکشاسوارە بۆچوونم وانە بووە کە ئەمڕۆ بەشداری لە ڕووی سیاسی و بەشداری خۆپشاندانەکەی نەکەم ڕەنگە مەبەست یعنی ئەنجامێکی تایبەتی نەبوو بێ لەبەرەوەی کە دەبینم ڕەنگە بە حکمت نەبوو بێ یاخود لەگەڵ سیاسەتی منە یەکی نەگرت بێتەوە یا هەمانگیر نەکرابێت تۆبەی ئیدی من زەربی سفر بکەیتەوە نا زەربی سفرێ ناکەم خوا ڕاوەستا ئێ باشە تۆ گوێ لێمە خوا بەیارمەتی بەڵە فەرموو ئاجیان کاکە خۆ من نەموتوە کۆمەڵی ئیسلامی زەربی سفرەکەم بەڵام ئەڵێم ئەبوایە گلەیم هەیە وجودیان هەبوایە یەک دووش خوا یەک پەیام بۆ مامۆستا عەلی بابی کاکەوتیەوە شاسوەر عەبدولواحید داوا کەڵێ با دانیشتنێکی لەگەڵاکەم من پێم خۆشە پڕبەدڵ لە شاشەی تەلەڤیزیۆنەکەی ئێوەوە با کاکە مامۆستا شاسوەر بچێ بۆ لای عەلی بابی هەر دانیشتن ئەهان بۆ دژی ئەم دەسەڵاتە گەندەڵ و دزە ئێستا دەسەڵات پارتیەکێتی ئەوەی پێخۆشە مامۆستا عەلی بابی لە دۆڵێ بێ و صلاح الدین بەهادین لە دۆڵێ بێ و شاسوەر لە دۆڵێ بێ کاکە شاسوەر لەسەر ئیعلام و هاوارە کاڵێ پێم خۆشە دانیشتن کەی لەگەڵ سێری حزبی کۆمەڵی ئیسلامی یەکگرتووی ئیسلامی من پێم خۆشە مامۆستا عەلی بابی قەچێکە کاکە خۆکتر نییە کابرایەکە کووردە خەڵکی ئەم وڵاتەیە بەخوا خوای گەورە هەر کەسێ خیانەت کە ڕوبەڕۆم بە شاسوار عەبدولواحید وتم کە شاسوار وتی جوە بگرە وتم ئەمانە لە تۆ چاکریانەکە کوردایەتی دێتم بەس چونکە خیانەتیان لە میلەت و لە خوا کرد لە دین کرد خوا سووق و ڕسوایکردن بە ئەڵڵاه قەسەم زۆر باشە کاگێرش زۆر باشە کاگێرش لەبەرەوەی پەیوەندی دیکەم لەگەڵایە سپاس بۆ ڕاکەت و پێم وایە دەرگای مامۆستا عەلی باپیر و مەکتەبی سیاسی یاخود کۆمەڵی ئیسلامی بۆ هەر کەسێک کراوەیە چووکەمانە دیارە دوجار هەر پەیوەندی سیاسیان هەیە لە شتێکە ڕایان جیاواز بێ ئاساییە نابێتە هۆکاری تێکچوونی نێوانیان تەنانەت دەرگای کۆمەڵی ئیسلامی بەرامبەر بە پارتی دیموکراتی کوردستان وێکێنی نیشتیمانیش کراوەیە لەوەی کە دانوستانی سیاسی دەکەن پێکەوە دەچمەوە هەولێر لای کاک فازیل سپاس بۆ پەیوەندیەکە دەم کاتت باش ئەگەر بکرێ ڕای خۆت لەسەر تەوەری ئەمڕۆی دوانگەی خەڵک بخەیتە ڕوو عليكم السلام ورحمة الله. لا شيء ما زور سپاس. أو رخوب صندوق وده أنقص بسبانة أنقص كتاع كتاب ده ولا كتاب ده جهاد هم كان خدك أروى أنقول يقولي إسلامي. ما نفهم. أنقول يقولي إسلامي ده فتوى فما هو كذا باقي الشخص هذا الواحد كتب أنقص. عندها فرمانة كانت عندها مصاري باقي سلعين بهادين. باقي الشخص وارد كذا كذا أو بس أو بسوزي كده أنقول خطة فرق اليوم. سلام جملة لێتە کاک فازل فەرموو يعني بقيت كده بقى شخص واحد الواحد يسأل مدرسة فتوى يقول لا فتوى كم ده تانغ بعد زيادة هم خارج بعد کاک فازل طبعا هۆکار لەوەی کە ڕەنگە ڕاجیاوازی سیاسی لە نێوان کاک شاسوار و یەکگرتووی ئیسلامی و کۆمەڵی ئیسلامی هەبوو بێت هۆکار بۆچی دەگەڕن و سیاسەکان خۆیان دەزانن کە دڵنیان هەر حەزبێک بۆ خۆی هەندێک ئامانجی سیاسی تایبەتی هەیە بەڵام ئایا تا ئێستا کۆمەڵی ئیسلامی بەشداری خۆپشاندانەکانی نەکردووە ئایا دوانیوەڕۆی پێشنیوەڕۆی ئەمڕۆ یەکێ لەوانی کە لە پایتەختیشا کە هەموو جارە دەڵێنەوەی گرنگە خۆپشاندان بکە لە پایتەختەوە دەبێ بیکە کێ بووە لەوەی کە ڕوبەڕووی هێزانیەکان بووەتەوە و پەلامار دراوە لی دراوە پەرلەمانتارێکی کۆمەڵی ئیسلامی نەبووە خۆش نییە ئەمەندە ئەمانە بڵێنەوە لە بەرنامەیەکی تایبەتە بەڵام
ئەو ریزمانستان و ناکەن ئەوانە هیچ و ناکەن ئەمە ئەوە کە بژێدای هەتە پارانەوە ئەخە بە پارانەوە دەکەین دەفمان لوکەن و لوکەن و لوت ناکە بەڵام باوەڕ ناکەم هەرگیز کۆمەڵی ئیسلامی کوردستان هاتبێ بە پاڕانەوە بیەوێ سیاست بکات ئەوەشمان بینیوە لە ڕابردوودا پێم وایە زۆر جار لە هەندێک موقیفیشان لێ پاڕاونەتەوە بۆی کە بێدەنگ بێ یاخود بە جۆر لە جۆرەکانم هەڵوێستی نەنوێنێ ناشکری هەموو شتێک چووکە شتێکی ڕوون و ئاشکرایە تۆ ناکرێت هەرچی سیاسەتی حزبەکەت هەیە ئەنجامەکان و بەشداریکردن و بەشداری نەکردنەکەت هەیە بۆ ڕای گشتی بیخەیتە ڕوو چکە ڕێنگ خستنە ڕووی ڕەنگە هۆکاری یەکترازان بێ ڕەنگە هۆکاری ئەوی بێوەکە و برادەرەی پێشووتی دەسەڵات پێی خۆش بێت بەران ئەکسەری پارتی باری خواردی یەکگوت و شانی دایکە بردو ڕاست باوەڕ ناکەم هەرگیز خۆپشاندانی ئەمڕۆی کاک شاسوار کە بتوانێت لە ڕۆڵی کۆمەڵی ئیسلامی و یەکگرتووی ئیسلامی کەم بکرێتەوە گەر یەکێک تۆزێ بە ویژدان بێت لەوەی کە چەند ساڵە کۆمەڵی ئیسلامی و یەکگرتووی ئیسلامی دەشین خۆپشاندانی دیکەمان لە بەردەم ئاماوە باوەڕ ناکەم بە خۆپشاندانی ئەمڕۆ دەسەڵات شتێکی ئەو تۆی لەسەر بێت گەڕانکاری بەسەرا بێت بەڵام خۆوانەشی لەوێ ناشی هەمووی کادرینەوەی نوێ بوو بن دڵنیا بە کادری یەکگرتووی ئیسلامی کادری کۆمەڵی ئیسلامی دڵنیا بە لەمانەشی تایە بووە چونکە ئەمانش باوەڕیان وایە کە لە ناڕزاییە کە دروست بێت چکەوت کاتەنەها ئەندامانی نەوەی نوێنین کە بێپارە و بێموچۆ ئەمانە دڵنیا بە ئەندامانی کۆمەڵی ئیسلامی یەکگرتووی ئیسلامی ئەمانش بەشدار بوون ئەمڕۆ بەڵام ڕەنگە لە ڕووی ئاسی سیاسی سەرەوە بە فەرمی ڕای نەگەیاند بێت کە بەشداری خۆپشاندانەکان دەکەن. سپاس بۆ پەیوەندیەکەت دەچمەوە سلێمانی لای کاگۆران کاگۆران سپاس بۆ پەیوەندیەکەت فەرمووە گەر بکرێ بەشداربی ڕای خۆت لەسەر تەوەری ئەمڕۆی دوانگەی خەڵک بخەیتە ڕوو ئەم کاتت باش بەڕێزم هەموو کاتێکت باشتر بۆ تۆ وەڵا بەڕێزمیش هەروەکۆ و تەلەفۆنی پێش خۆم کاتیان تقریبان هاوڕام لەگەڵ ئەوانە بەڵام من بە تۆ ئەڵێم تۆ کە ئێستا حالت لە کەناڵێکی لێ باشە کۆمەڵی ئیسلامیە باشە یعنی ئێوە لەگەڵ یەکگرتووە دوو حیزبن نوێنەری یعنی نوێنەرێکە نوێنەرە کە خۆتان بە ئیسلامی ئەزانن باشە باش کەس بڵێ من نوێنەری با بڵین دینی ئیسلام بەڕێوە بەرە پێشە بین باشە ئێوە توانیتان چیتان توانی و چیتان کردووە بەرامبەر بەم دەسەڵاتە کە پوشتنەکە کە بڕینەکە کە دزی ئەکا کە نەوتە دزەکە هەر شتێکەکە لەم وڵاتەیە هیچ نادارپەروەری ئەکا ئیتر ئەوەی خۆتی ناخۆش بێ ئەیکا ئایا هەڵوێستی ئێوە وەکو حیزبەکەتان وەکو یەکگرتوو وەکو عەبدولواحید کە ئەوش سەرەکی هینەکە ئەوش باوی حیزب نییە بەڵام ئەویشە بەشێکە لە دینی ئیسلام و ئەوش بە شێوازێکی تر دینی ئیسلام بەڕێوە ئەبات ئەزانین چیمان کردووە کاگۆران ئێوە هیچ هەڵوێستێکتان نەبوو بەرامبەر باشە ئەزانین چیمان کردووە خۆتان بە دینی ئیسلامی بزانن وەڵامی کاگۆران من نامەوێت لێرە وەکو سنگەرێک بێ بۆی کە وەڵامی پەیوەندی تەلەفۆنیەکان بدەمەوە بەڵام ناشکرێ بێدەنگ بم لەبەرەوەی کە پێم وایە چ یەکگرتووی ئیسلامی و چ کۆمەڵی ئیسلامی کە پشتبەستن باینی پیرۆزی ئیسلامن چەندە هاواریان کردووە لەوەی کە تۆ دەنگێک دەدەیستە ئەم دەسەڵاتە شەریکی لەگەڵ چاوانەکەیدا و ئەوەشی کە بەشداری هەڵبژاردننی نەکردووە لە بری دەسەڵات دەنگەدا وەکو وا بێ دەنگی بۆ دەسەڵات داوە کێ دەنگی بە منیاوە حەوت کورسی دەنگی بە کۆمەڵی ئیسلامی داوە ئەمڕۆ پەرلەمانتاری شەق دەخوات دوێنێ پەرلەمانتاری لە پەرلەمان دەردەکرێ و متوانێت لێ وەردەگیرێتەوە ئایا هەموو ئەمانە بەس نییە لەوەی کە هەڵوێستێکی جدی کۆمەڵی ئیسلامی ببینی کاسۆران کشاوەتەوە لە حیزبەکە ناکشم کاکە لە پەرلەمانە دەنگ بەردەکەم و لە پەرلەمانە هاوارێکم کاکەم ئێمە سەر تەلەڤیزیۆن ئێمە ئەتمە سەرجادە کاکە لەگەڵ شاسوارە دە پارتی ئازادی هاوارێکم کاکەم حیزبانە درۆزنم حیزب کاک گۆران پێم وانییە ینی ئەوەی کە کاکسۆران کردوێتی هیچ پەرلەمانتارێک لە مێژووی کە پەرلەمانی کوردستان ئەتوانی بێتی دەنگەڵ بڕێ باس بکە ئەگە قەرار بێ بە خۆپشاندانێکی مەدەنیانە بەم شێوازی کە لە باخی پارکی ئازادی شاری سلێمانی کراوە دەسەڵات بگۆڕە گۆڕانکاری بکە وڵایەوە زۆر ئاسانە سبێنێ بە کۆمەڵی ئیسلامی و بە یەکگرتووی ئیسلامیشەوە 2000 نەفرت بۆ کۆ دەکەنەوە لەوەی زیاتر کە ئەمڕۆ کۆ بووەتەوە بەڵام باوەڕ ناکەم بە خۆپشاندانێکی ئەمڕۆ کۆ ببێتەوە گرنگ ئەوەیە هوشیار تا گوشیار بێ گرنگ ئەوەیە سبەینێ کە هەڵبژاردن دێتە پێشەوە لەبەر موچەیەکی 400,000 و 500,000 لەبەر نانبڕین و ترس و تۆقاندن جارێکی تر دەنگ نەدرێتەوە بۆ دەسەڵاتە و لەبەر هوشیاریش نێت باە کۆتی هەڵبژاردن بکرێت و دەسەڵات لەبری دەنگ کە بداتەوە لە کەتی تایبەتی شەکەم لە 2016 خوێندنم تەواو کردووە لە کەتی تایبەتی شەکەم کابراایکی ئێرانیە یان پاکستانی یان ئەمریکا بەسەر منە کە من خوێندنیشم تەواو کردە بە کاک سامان هەزاری
يعني ئەمە چیت دینێکە یەکگرتووی ئیسلامی و کۆمەڵی ئیسلامیش با ئێوەندە هەن کە ڕخنیان لێ بگرن پێشنیاریان بۆ بکەن بەڵام ناکرێ ئەو هەڵوێستانی لە ڕابردوودادایان ئەو هەموو قوربانیەک ئەگەر هیچیان نەکرد بێت توانی ویانە بچنەتە نیشتی یەکێتی و پارتی بە بێدەنگی دانیشن و هیچ نەبێت پارەیەک بۆ کادرەکانی خۆیان و دەستگای عەلامیەکانی خۆیان پیا بکەن وەکو ڕەنگە هەندێک خەڵکی دیکەش. سپاس بۆ پەیوەندیەکەت کاکسامانم لەگەڵە لە دیارە پەیوەندیەکەی کاکسامان پچڕا دەچمەوە لای کۆمنتی هاوڵاتیان شاگوڵاڵە بجێی دەڵێ لەبەرەوەی پێویستیان پێمان نەماوە و خەتای خۆشمانە ئەم ڕۆژەمان لەبیرەچێت. ئیسماعیل عەلی دەڵێ لەبەرەوەی خۆیان بە خاوەنی ئەم میلەتە نازانن هەر لەبەرەوەی ڕێز لە هاوڵاتیان ناگرن. مامۆستا عیساهەرکی دەڵێت لەبەرەوەی ڕێزی لە هاوڵاتیان ناگرێت چونکە عەمیلی بێگانن. ڕێبین ڕەسوول دەڵێت کەی ئێمە بۆ گەڕانەوەی دینی ئیسلام هەوڵماندا ئەوانی تر بۆ خۆی دەگەڕێتەوە کێشەکە لەوەدایە ئێمە بۆ دنیا هەوڵە دەین نەک بۆ قیامەت. ئیبراهیم محەممەد دەڵێ چونکە ئەمە دەسەڵاتی حزبیە نەک دەسەڵات بۆ خزمەتگوزاری هاوڵاتیان. هونەر محەممەد دەڵێ لەبەرەوەی هاوڵاتی قەدری خۆی نازانێ. غەفور حسێن دەڵێ لەبەرەوەی کە حکومڕانی دڵسۆزمان نییە. کاک سەلاح لە سیروانەوە کاک سەلاح سڵاوی خوال لەبێت لە سیروانەوە ئەگەر بکرێ ڕای خۆت لەسەر تەوەری ئەم ڕۆمان بخەیتە ڕوو. کاک زێرا سڵاوی خوا لێبێت. سڵاوی خوا لە تۆش بێت کاک سیروان. سپاس سەلامەت یا ڕەبی. دووسێتی پێشتر سێت بە یەکێک لە هاوڵاتیەکانە دوێت بەڕای تۆ ئەم هۆکارە ئەم وەضعیتی تەقوڵقاوە لە هەرێمی کوردستان هۆکارەکەی بۆچی ئەگەڕێتەوە بەڵام تا یەکجام لە برای خۆمەیە کاتم بۆ بۆ قسەکانی خۆم تەواو بکەم دوای هەستم تۆ قسەکەمی جۆ لەبەڕێوە دەگرم. یەک هۆکاری سەرەکی و ڕئیسی هەیە ئەوش ئەوەیە کە پەتەوازی هێزەکانی ئۆپۆزیسیۆنە. ئەمە یەک دوو بەڕێزە دەڵێ تۆ لە کاتی هەڵبژاردنەکاندا دەست بدەن بە ئێمە باشە. گۆڕان هێزێک بووە لە ناو هەناوی یەکێتی وا دەرەوە کۆمەڵە سەرکردی سیاسی و عەسکەری لەگەڵا بووە بە 24 کورسیەوە هیچی پێ نەکرا. یعنی ئێوە دانەیە بۆ ئەمە چی بکەن؟ إذا أو برزانة باتي شاطر عبد الواحد هذا من نعلم شاطر عبد الواحد بيفتكر لأسمان هذا دقواره بلام هاتون يقبل صدق السنة بو مقوش شاطانتي وش باشتر نبو ونجاودر نبو إيوش دست الجمعية كان لقال إذا هبوا مهاتنا دناو نبرو فلاوان ترسى بركتان فلاوان تذكر ده سوكا بسني ونسبت أمرون أم وضعان نعلم بو سوريا يجلس وقلت هذا هيك عسكري بلام جيسنا بأسيس وش بيكذبوا وضعها وهيك جامي تلك حولاتي لقل وهي كذا أوبسينا أكيدو أمره حولاتي هيد أمريكان بهيد هذيك أوبسينا ما بتعبدي لذي بوران وفي بس الخلقية بس أبي هذا كان أوبسينا كان كله حولاتي كان لقل كذا أوبسينا أكيدو مش كواز يعني أبو كارو كوبرا دلوتي ما وصل عليه أبي الدول البيت ما وصل عليه بعد الدول البيت حتى عبد الواحد الدول البيت ولي ضرر غير خليفة في الدول البيت ليه الجمعية كان هذا تقول إنسان ليه هي حساب كان بقول طبعا بكاب دراسة كذي إلى طبعا جد أقول لك ليه أردت مربوط نفسه من الوزير على كذا بعد أنا حسيت هذا في هذا أنا هو ما يفسر زۆر باش کاک سەلاح پێم وایە تۆ باسی گۆڕان دەکەی باسی ئەوە ناکەی مۆقیفێکی کۆمەڵی ئیسلامی ئەگەر بڵێ کاکە لێرە پشتمان پێبەست و دوایی پەشیمان بووینەوە لە بەرەوەی بە پێچەوانەوە دەرچوو. ئێمە لە کابینەی پێشووە 6 کورسی پەرلەمانمان هەبوو. ئەگەر هەرکەس تۆزێ ئاگەی لە وەز و بارودۆخی سیاسی هەبوو بێت دەزانێت لەوەی کە ئەوەی کە سکرتێری پەرلەمانی کوردستان کردی چی بووە و یانی تۆ لە بەرامبەری شادەوێ بزانانی چه فشارێکی لەسەر بووە بۆی کە ملکەس بێ بۆ دەسەڵات کە نەیان کردووە. دەزانی وەزیرێکمان لەناو کابینەی هەشتەما هەبووە چه خزمەتێکی بە خەڵک کردووە بەڵام دوجار لەبەرەوەی کە باوەڕمان وا بووە دەبێت لەم پرۆسەیە بکشیتەوە هاتوین کشاوینێتەوە ڕەنگە لە بەرامبەردا ئەگەر نەکشاباینەوە یا بەگوێ دەسەڵاتمان بکردایە هەندێک امتیازی زیاترمان وەربگرتایە. تۆ حسابی ئەوە بکە ئەوەی کە دەنگی یاگە بە کۆمەڵ 6 کورسی بووە ئێستا 7 کورسیە ئایا چی ماوە کە ئێمە نەیکەین بە 6 کورسی ڕاستە هیچ ناکرێت نکۆڵی لەوەش ناکرێت کە ئۆپۆزیسیۆن ئەم جارش پەرتەوازەیە بەڵام ئەگەر سێری کابینەی پێشوو بکەین کاتێک کە چوار لایەنی سیاسی دێن پرۆژەیەک ئامادەکەن لەسەر سەرۆکایەتی هەرێم کامێک لەو لایەنە سیاسیانە تا دوایین ساتیش بەبێ دوو دڵی نەکشاوەتەوە باجیشی یاوە لەسەر پرۆژەی سەرۆکایەتی هەرێم دوو کادرمان لاولێر دەستگیر نەکران
ماوەیەک بێسەر و شوێن نەکران دوای 6 مانگ ئەمجار ئازاد کران یعنی چی بەرامبەر بە کۆمەڵی ئیسلامی نەکراوە بەڵام ئێستاشی بگرە من مەبەستم خۆی کۆمەڵی ئیسلامی نییە من مەبەستم هێزی ئۆپۆزیسیۆنەوە بۆشت نکۆڵی لەوە ناکرێت کە ئێستا هێزی ئۆپۆزیسیۆن ئۆپۆزیسیۆنی کە لەگەڵ تاناخۆش لەو پەرلەمان نەبوونە نەبوونە بە یاریزانی پێنج جا نەبوونەتەوە ئایا بۆ خێوەقایەتە هەیە ئەو کاتێک کە ئەو بهێزە ئۆپۆزیسیۆنە پشتیری ئێوە کرد ئەگە پشتیری ئێوە نەکردایە و پێنجی دەبەری ئەو لەگەڵ پێنجی دەبەریام لایە ئەو هێزبوونایە ئەم وەکە بۆ شێوە قوقانەکە بەم شێوە نەبوو ئەو کاتی کە یەکێنیش جێکێتی و جەنابتان و گۆڕان و یەکوتیدانەی کە هاتوویستان ئەو یاسایەتی بەجێبدەن بەڵام کاتێک کە برادەرەکەی دەتان نێوەیە زیادەتەوە دەبەرێکی تر ڕەنگە ئەزمموی کابینەی پێشوش وای کردبێت لەم کابینەیە ئۆپۆزیسیۆن یەک نییە نکۆڵی لەوە ناکرێت لەوەی کامی ئۆپۆزیسیۆن ئەم جار ڕەنگە لەلایەکەوە کورسیەکانیان کەم بێت لەلایەکی دیکەوە جیاوازی بیرکردنەوەی سیاسی لە کابینەی پێشوای کردبێت کە ئەم جارە بەم شێوازی یەک نەبن بەڵام ئایا باوەڕت وایە ئەمەی کە دەسەڵات ئێستا توانیوێتی زۆری نەبێت و ئۆپۆزیسیۆن کەمینە بێ خەتای ئۆپۆزیسیۆن خۆیەتی یانە خۆ لە کابینەی پێشوات چی بۆ نەکرد ئۆپۆزیسیۆن ئەوەی کە لەدەست یاتێ بە بزنەوەی گۆڕانیشەوە خۆوەستا بوو لەسەر هەڵوێستەکانی خۆی بەڵام ئایا خەڵک بە بایکۆتی سزای ئۆپۆزیسیۆنی یا دەنگی بە دەسەڵاتدا بە بایکۆتکردن لەگەڵ چام خۆ دەبێ ئۆپۆزیسیۆن بەڵام ئایا کە تۆ پشتت بە ئۆپۆزیسیۆن بەستووە دەبێ ئۆپۆزیسیۆن سزا بدەیت خۆ سزادانی ئۆپۆزیسیۆن بە قازانجی دەسەڵاتە کەواتە پەرتەوازەی ئۆپۆزیسیۆن پێشە مشتێخەتای خەڵک خۆیەتی من تەنها بتێنەوە مامۆستا عەلی کاتیر ڕقەمێکە ڕقەمێکە ستادی تایبەتی بۆ بێت باشە يعني بدل مزاج سياسي منو وقم نتادري كومري إسلامي ونا أنداني أحيي بشر عشان بدل تاعكم أنداني مالتي أحيي به بلان منو وقم الراب وشنو كريم جواز ترى عشان بلان إنساني حقاني وبتشاك ولا تشاك خراب ولا خراب أجر خراب أجر شاكته فقط التواني وشنو كريم خوش منو وقم من كومري إسلامي وأنداني أحيي ترجمة لأنداني أحيي زوجني برامج وشخصي حديث ما متعلم بير كايك رقمه وترمى بكتابته وشخصيته وماهيته وكفاءته جاد لحد في بوابير انت هنا متعلم بير ام كمال التراني ولا برادراني يكتي ولا حسباني يكتي زور باشا كاك سلام تردانانا بكرير اشتباهي دي زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت کاک سەلاح لە سیروانەوە دیارە دەچمەوە سەر هەندێک لە کۆمنتەکان غەفور حسین لەبەرەوەی حکومڕانی دڵسۆزمان نییە دیارە هاوکاران دەڵێن پەیوەندێکی دیکەمان لەگەڵە کاک محەممەد لە سلێمانیەوە کاک محەممەد سڵاوی خوا لێبێت ببوورە پێم وایە لە پشتیان پەیوەندی تەلەفۆنی زۆر مایتەوە زۆر باشە بەس بە خێرایی بخيراي بلايكي منكم بقربان يبقى إما حزب معرضة ما هي إخوان أخوة خوالي أخوة الله أدريت والله هو أكن أميلات ترى خوالي الله أدريت ترى بعض الجناحات ترى بو فيها كان بلاونا كذا ترى حزب الإسلام كان بونا كان إخوة خلقة كريه وبرسين يعمل جدولتاناي ترى أخوة يوبو أواك أميلات والله جناح كان جاء بحزب أوك يا بسم الله الله أسد بالله ويا كواتين فرصتي كل إيه وكذا كوارن كواتين جن قبل ما كان كل كذا خلصان ده كسبرة وخاطر إخوة وخاطر كهم مدنا أحسن جا والله يكتي فاتي بس الحكم مستقل صار لي فيها والله يكتي قلبه طلاق نبو بلا يكتلاق من آخر كتلاق كتاو تجرية كات عوضي مع رزب وحيش تجنيه ده اللي بدكم في مبر الرحمة باو كدايتي ولا بخاطر إخوة ولا بفيا غمر ولا بو أو خواتك أنا حدثنا باتم أم خبز دامه حقيانا بكم الله حقيا عقنيه ها بو فهمك بالله ونكذا بلا شاسة تونا حقي ها بونا لنا حقي بونا لنا حقي ولا قلنا أحسن كان والله أراك لو خلقه والله يكتي فاتنا حقي يواك والله ما مش تجيبنا بحق كل كتير فاتنا صراحة زۆر سپاس باوکی من لە هەولێرەوە لەگەڵمایە باوکی من سپاس بۆ پەیوەندیەکەت فەرمووەگەر زۆر بە خێرایی کۆمنتی خۆت بدەیت لەسەر تەوەری ئەمڕۆی دوانگەی خەڵک. سلام علیکم ڕەحمەتوڵڵاه. عەلەیکم سەلام سەرچاوانە. داخی شتێ بینیم زۆر هەیە لەگەڵ ئەو قسەی ئەو برادەرانەی
کە لەسەر کۆمەڵی ئیسلامی قسە دەکەن ئێمە لە هەولێرین ئێمەش بەشداری خۆپیشاندان و ئەو شتانە هەر هەمووی دەکەین لە هەولێر هەر شاسوار نییە ئەگەر شاسوار ئازایە هەر لە سلێمانی سنووری سلێمانی تۆزێ ئازاترە بابێ لە هەولێر خۆپیشاندان بکە ئێمەش پشتیوانی دەکەین بزانە دەتوانێت لە هەولێر شت بکە ئەوەی ئێمەش کە کردومانە هەتا ئێستاکە هەمووی جەماوەری کۆمەڵی ئیسلامیش لە هەولێر خەڵکی یەکگرتووی ئیسلامیشی تێدا بووە هەر جەماعەتی نەوەی نوێ نین لە هەولێر طبعا خەڵکێکی زۆر ناڕازێ لە هەولێریش بەڵام کاک شاسوواریش کە دەیکاتن بەس ناوی خۆی دەباتن لە ناو خەڵکەکە و من وا دەکەم بادێ لە بەرامبەر مامۆستایدانیشی ئیتیفاقێک بکاتن لەسەرەوەی ئۆپۆزیسیۆن چۆن بەڕێ ببن فریشەکان بکرێ ئینجا خەڵک بەشداری دەکات بە ناوی نەوەی نوێ بێ یان بە ناوی ئۆپۆزیسیۆن بێ ئەگە بە ناوی ئۆپۆزیسیۆن بێ ئەبێ هەموو حزبەکان بەشدارن نەک بە ناوی نەوەی نوێ تۆ شتێک بکەی و بازەکەس خەڵکێتر بیدا خەڵکی کۆمەڵی ئیسلامی دەربەدەر بکرێ خەڵکی کۆمەڵی ئیسلامی بگیرێ خەڵکی کۆمەڵی ئیسلامی یانە بکرێ هەتا ئێستا شویان نگیرێت لە هەولێر ئەوەی گیراوە ئەوەی بڕۆ نەخەن یەک نەفەرینەوەی نوێ تێدا هەمووی جەماعەتی کۆمەڵی ئیسلامی دەوڵەتی ئیسلامی و دەوڵەتی ئیسلامی دەگیرێتن لە هەولێر ئەوەی یەکێتی نیشتیمانی دەگیرێت لە هەولێر یەک نەفەرینەوەی نوێ ناگیرێ دە ڕۆژ پێنج ڕۆژ دەگیرێ ئەوەی دیکەتومە ئەو دروست دەکرێت خەڵکە ئەو خەڵکە مختاری و دەکرێتن ئەو خەڵکە بەناوی لە خەڵام دەدرێتن ئەوانەی نەوەی نوێژ کە باسی لێوە دەکەن وان نییە لە شاری سلێمانی کە نەشتانە لە شاری سلێمانی هەموو خەڵکێک ئازادە هەر شتێک بکات مەلا لێرە فەرقیە لەگەڵ سنووری سلێمانی نازان لەو خەڵکە بۆچی دادەبێت کۆمەڵی ئیسلامی هەموو خەڵک شایەتێدا پیاوی مەرد چێ بووە لە ناو خەڵکی پیاوی مەرد چێ شایەتی بۆ داوا چێ ناوی لێ ناو پیاوی مەرد ئێمە کەس ناوی لە مامۆستا عەلی بافری نەناوە پیاوی مەرد هەر خەڵک ناوی لێ ناوە دەماوەری هەموو حزبەکان ناویان لە مامۆستا عەلی بافری ناوە پیاوی مەرد ئێستا ڕێژمێ بۆ قسە و برادرانێکە بەرامبەر کۆمەڵی ئیسلامی قسان دەکەن حەز دەکەم تۆزێک بە دوای خۆیان ئاور بدەنەوە بزانن کۆمەڵی ئیسلامی هەم لە شاخ و هەم لە ناو دیفاعکردن لە دین و دیفاعکردن لە ژیان و دیفاع هەر مامۆستایان ئەوڕۆپاکە و مامۆستایانی لە هەولێر بەس بۆ ئەو خەڵکە چوونە کە خەڵک نوێژی جەماعەت بکەن بۆ ماجی خۆیان نەچونە مەعاش بگرن بۆ ئەوەی نەچونە کە خوتبە بدەن بۆ ئەوەی چونە کاکە خەڵکێک داوامان لێ دەکات بە نوێنەری خەڵک هاتووی نەک بە نوێنەرینەوەی نوێ بە نوێنەری کۆمەڵی ئیسلامی بە هیچ نوێنەرێک نهاتنەوە. زۆر باشە باوکی من سپاس بۆ پەیوەندیەکەت پێم وایە پەیوەندیەکی دیکەمان لەگەڵایە کێمان لەگەڵا کاک ڕێبوار لە ڕانیەوە کاک ڕێبوار زۆر بە خێرایی کۆتا پەیوەندیە ئەگەر بکرێ ڕای خۆ لەسەر تەوەری ئەمڕۆ داوای خەڵکێتە ڕوو ئەو کاتتان باش لەسەر تەوەرەکەتان پێم باشە کۆمەڵی خەڵکێک کاتەکە هەندێک حەق و ناحەقی لەگەڵ یەکێکەڵ کردووە کۆمەڵی ئیسلامی یا معارەزە و یان حەزبەکانی دەسەڵات پێم وایە ئێمە دەبێ هەڵاوێری شتە باش و خراپەکان بکەین دەسەڵات کۆمەڵە شتێکی باشی کردووە دەبێت دەستخۆشی لێ بکرێ و بە ئەغڵەبیش کۆمەڵە شتێکی جەنگەڵ و ناشەفاف و خراپەکاری کردووە دەبێت دەستەکانی بگیرێ خەڵکی ئۆپۆزیسیۆن بە تایبەتی کۆمەڵی ئیسلامی حەقوەیە خەڵک باسی بکات بە دەریدان کە یەکەم حیزبی ئۆپۆزیسیۆن بووە لە هەرێمی کوردستاندا بەڵام ئەو کاتی ئۆپۆزیسیۆنەکە بە شێوەی شاراوە بووە بعضی ئۆپۆزیسیۆنی کەسی بەوە دراوەتەوە کە بەهێزی سەگدار وەڵامی دراوەتەوە وەمیشیانی ئۆپۆزیسیۆنەکەی لەوە نوێژ کۆڵامی دراوەتەوە بە دەستگیرکردنی مامۆستا عەلی و بە دەستگیرکردنی کۆمەڵە ئەندامێکی سەرکردایەتی و دوای ئەوەیش کۆمەڵی ئیسلامی وەکو پاداش لە بەغا کوچەکانی خۆی داوە لیستی کوردستانی بەڵام ئەوان وەفایان نەبوو کۆمەڵی ئیسلامی کۆمەڵەشتێکی زۆر باشی کردووە یەک لەوان لەسەر ئادابە ئیسلامیەکان لەسەر گەندەڵی و شەفافی کۆمەڵی ئیسلامی شتی زۆر ناوازەی کردووە لەسەر کۆمەڵگەی مەدەنی داهێنانی کۆمەڵگەیەکی مەدەنی یەکەم حیزب بووە لە کوردستان کە مزاهەڕەی مەدەنی کرد لە کاتی دەستگیرکردنی مامۆستا عەلی بافری ئەو داهێنانە بوو بەڵام باشیش کەس بڕنکەمەوە بەڕێت کاک جرەجان ڕخنە لە کۆمەڵی ئیسلامی دەگری ئێستا کە کۆمەڵە خەڵکێک ئەوڕۆ لەسەر جادە و سەقام بووە بۆی نەدانی موچە و بەهۆی داهاتێک کە دیار نییە و خەڵک تووشی تا بیناقاقای هاتووە خەڵک لەوە حەقێکی بۆسی پەیان ئەو دەنگە ناڕازاییەی خەڵک ناوازێتەوە وەکو دەلایەن ڕاستە کۆمەڵی ئیسلامی لەوانێ خاوەنی سیاسەتێکی دوورەمەدا بێ ئەندامەکانی لەوانەیە بەشدار بیان بەشدار نەبن ئەوە شتێکی هەیە بەڵام
پەیام دەبوایە وەکو مینبەری خەڵک هەندێک لە قەتات زۆر باشە دووەمیش پێویست کۆمەڵی ئیسلامی زۆر باش کرد ئەوڕۆ ئەندام پەرلەمان کە تا عوسمانکانی کوردی بۆ ئەوەی مزگەوتەکان بکرێتەوە بریندار کراوە و ئەزیاد دراوە و نەفەرەکەی گراوە و مەکاتیان بەڵام ئێوە مقصرن ناتوانن ئەدای کار و چالەکەکان خۆتان بە خەڵک بناسێنن زۆر باشە کاک ڕێبوار ئێوە مقصرن بۆیە خەڵکێک لەیتان لێ دەکاتێتە کاک جەلالیجان زۆر باشە لەبەرە هیچ دەرفەتم نەماوە کاک ڕێبوار سپاس بۆ پەیوەندیەکەت پێم وانییە کە کەمتەرخەم بۆ بین مەگەرەوەی کە پشتیوانیەکی ئەوتۆی داراییمان نەبووە بتوانین ئەگینا بە بەرچاوی هەموو کاک ڕێبوار بە بەرچاوی هەموو کاک ڕێبوار یەکێ لە پەیوەندیەکان گلەی لەسەرەوە بوو بە پەلە باس لەواکەین کە ڕۆژنامەنووسەکەمان لێ دراوە کەلوپەلەکانی براوە جا زۆر باشە کاک ڕێبوار هیچ دەرفەتم نەماوە سپاس بۆ پەیوەندیەکەت سپاس بۆ هەموو پەیوەندی و هاوڵەتی بەڕێزانش کە پەیوەندیان کردو ڕای خۆیان خستوەتە ڕوو دڵمان فراوانە پێم وایە دەرگای کۆمەڵی ئیسلامیش بۆ ڕێخنەوە پێشنیارێک کراوەیە و تەبیعیەوە هەر حزبێکیش خاوەنی سیاسەتی تایبەتی خۆی هەیە بینەرانی عزیز دوانگەی خەڵکی ئەم ڕۆژمان بەم شێوازە کۆتایی پێهات بۆ تا بەرنامەیەکی دیکە بەخوای گەورە مێرەبانتان ئەسپێرین خواتان لەگەڵ